مەرجەکانی وەرگرتنی قوتابیانی خوێندنی ئیسلامی چین لەگەڵمان بن. لە بڕگەی پێنجەم بۆ ئەوەی باجوانی بۆتان ڕوون بکەینەوە لایک و کۆمنتان لە فکر نەچێت، سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن بۆی بەردەوام بین. خاڵی یەکەم دەرچوانی ئامادەیەکانی خوێندنی ئیسلامی سەر بە وەزارەتی پەروەردە لە ڕێگەی چاپێکەوتن و تاقیکردنەوە لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە کە پێک دێت لە ئەندامانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی و نێنەرێک لە وەزارەتی ئەوقاف بەپێی کۆنمرەی پۆلی 12 ئامادەیی بەبێ ئەژمارکردنی کریدیت وەردەگیرێن بە مەرجێک کۆنمرەیان لە 160 کەمتر نەبێت. مەبەست لەم خاڵەمان بریتە لەوەی ئەو بە ڕێزانەی کە خوێندنی ئیسلامی تەواوەکەن و ئەیانێ درێژە بە خوێندنیان بدەن ئەوە پێویستە چاوپێکەوتن و تاقیکردنەوە بکەن کە لەلایەن لیژنەیەکی وەزارەتی خوێندنی باڵا و نوێنەرێک لە وەزارەتی ئەوقاف بەشدارە بێت. بەڵام بەوە تێ نەگەن کە لیژنەی چاوپێکەوتن و یا با بڵێن چاوپێکەوتن ئەوەیە کە لە تەلەڤیزۆنەکان ناکرێ و گۆرانیەکەڵێن و دوو قسەی خۆشەکەن. باشم حاجی گورم گڕم دێ بە قورئان. لێرە دەبێت زانیاریت هەبێ تاقیکردنەوە بکەی لە ئوسوڵی دینی و لە فقه و لەو بابەتانە شارەزایید هەبێ بۆی بە شێوازێک بتوانی بیسەلمێنی کە تۆ شایستەی کە بەردەوامی لەو خوێندنەیە. ئەلبەتە ئەلێرەیە مەرجێک هەیە بۆ وەرگرتن کە ئەویش بریتە لەوەی ئەو بە ڕێزانێک کە پێشکەشەکەن ئەبێ کۆنمرەیان لە 160 کەمتر نەبێت. 160یش نمرەیەکی زۆر نییە مەگەر ئەوانەی زۆر تەمبەڵ بن نەتوانن 160 بێنن، ئەبێت 160 بەسەرەوە بێنێت. زۆریش ئاسانە، هەوڵێکی بچووک سەرکەوتنێکی گەورە. ئێستاش با بچینە خاڵی دووەم بزانین لای ئەو چ باسە. خاڵی دووەم ئەڵێت یەکەم و دووەم و سێیەم لە دەرچوانی ئامادەیەکانی خوێندنی ئیسلامی سەر بە وەزارەتی پەروەردە لەسەر ئاستی هەرێم لە بەشەکانی زمانی عەرەبی لە زانکۆکان وەردەگیرێت بە پێی سنووری جوگرافی بە مەرجێ تێکڕای نمرەیان لە 175 کەمتر نەبێت. دەنگوباسی ئەم خاڵە ئەڵێت ئەو بەڕێزانەی کە یەکەم و دووەم و سێمە بن لەسەر ئاستی هەرێمی کوردستان، کەواتە لەسەر ئاستی هەرێمی کوردستان نەوەک لەسەر ئاستی پەیمانگە و ئامادەیەکەی خۆیان، بەڵکو لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەوە لە بەشەکانی زمانی عەرەبی لە کۆلێژەکان لە زانکۆکان بەپێی سنووری جوگرافی خۆیان وەردەگیرێت. بۆ نمونە کەسێک خەڵکی شاری سلێمانیە لە شاری سلێمانی لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان وەردەگیرێت لە زمانی عەرەبی، لە هەولێر لە بەشی زمانی عەرەبی وەردەگیرێت، لە دهۆک بە هەمان شێوە. بەڵام مەرجی ئێرە مەرجی کۆنمرەی 175 واتە ئەو بەڕێزانەی لە سێ یەکەمەکانن لەسەر ئاستی هەرێم ئەبێ کۆنمرەیان لە 175 کەمتر نەبێت. خاڵی سێمیان ئەڵێت دەرچوانی ئامادەیەکانی خوێندنی ئیسلامی سەر بە وەزارەتی پەروەردە بە هەمان شێوەی دەرچوانی ئامادەی پیشەسازیەکان پیشەسازی ببورن پیشەیەکان مەلای پیشەسازیشمان هەیە جێی مەدەرێژێ ئەو شتانە هەرە بێ قەینا بۆ جارێ دیکە. ئامادەیە پیشەیەکان تەنها دەرچوانی یەک ساڵی مافی پێشکەشکردنیان هەیە. تێبینیەک ئەڵێت دەرچوانی ساڵانی پێشتر بە سیستمی پارالێل و ئێواران مافی پێشکەشکردنیان دەبێت، واتە تەنها دەرچوانی ساڵی خوێندنی ئەو ساڵی کە قوتابیەکەتیایە ئەخوێنێت بۆ نمونە ئیمساڵ 2020-2021 دەستنە پێشبڕچێ بۆ وەرگرتنیان لە بەشەکانی کۆلێژ و فاکەڵتی زانستە ئیسلامیەکان بە شێوەی ڕاستەوخۆ لەسەر بنەمای پێشبڕچەی نمرە مەرجی چاوپێکەوتن و تاقیکردنەوە لە هەر زانکۆیەکی هەرێم وەردەگیرێن بە مەرجێک کۆنمرەیان لە 160 کەمتر نەبێت. ئەم خاڵە چەند بەشێک لە خۆی ئەگرێت کە بریتە لەوەی هەمان شێوەی خوێندنی پیشەیی کە لاڵقەکانی پێشتر باسمان کرد لەو لینکە تەمەشای بکەنەوە بۆ ئەوی بەوردی بیبین و بزانن مەرجەکانی خوێندنی پیشەیی چی بوو. هەمان ئەیانگرێتەوە تەنها دەرچوانی ئەو ساڵە شمولیان نەکات. مەبەست لە دەرچوانی ئەو ساڵە چییە؟ هەر بە ڕێزێک ئەخوێنێت بۆ نمونە ئیمساڵ 2020-2021 کە دەرچوو بەو شێوازە ئەتوانێت پێشکەش بکە و کێشەی نابێت، واتە ئەتوانێت پێشکەش بکە. بەڵام ئەو بە ڕێزانەی ساڵانی پێشووتر تەواویان کردووە ئەوە سیستمەکە ئەگۆڕێ و بە پارە ئەپارالێت یا خوێندنی ئێواران ئەتوانێت درێژە بە خوێندنەکانی بدات لە بەشەکانی کۆلێژ و فاکەڵتی زانستە ئیسلامیەکان. لێرەیە مەرجی کۆنمرە 160 بە هەمان شێوە و بە شێوەی ڕاستەوخۆش ئەبێت، واتە ئەبێ تاقیکردنەوە و چاپێکەوتن ئەنجام بدات.
لە بەرگەی چوارەمە باسی ئەوە ئاکات کە یەکەم و دووەم و سێمی پەیمانگەی ئەزهەر بۆ ساڵی خوێندنی 2020-2021 لە بەشەکانی زمانی عەرەبی کۆلێژی زمان یان ئەدەبیات زانستە مرۆڤایەتیەکان وەردەگرێت بە مەرجێک کۆنمرەیان لە 175 کەمتر نەبێت و تەمەنی قوتابی خوێندکاریش لە 30 ساڵ زیاتر نەبێت. ئەوانی تر بە پێی سیستمی پێشبڕکێ لە بەشەکانی زانستە ئیسلامیەکان بە شێوەی ڕاست مەرجی چاوپێکەوتن و تاقیکردنەوە وەردەگیرێت بە مەرجێک کۆنمرەیان لە 160 کەمتر نەبێت. مەبەست لە خاڵی چوارەممان ئەوەیە. پەیمانگەیەکی ئیسلامیمان هەیە بە ناوی پەیمانگەی ئەزهەر لە شاری هەولێر. ئەو پەیمانگە بە ڕێزە دەرچووەکانی لە بەشەکانی زمانی عەرەبی کۆلێژی زمان یان ئەدەبیات یان زانستە مرۆڤایەتەکان وەردەگیرێن و مەرجەکانیشی بریتیە لە کۆنمرەی 175 کەمتر نەبێ و تەمەنی قوتابیش لە 30 ساڵ زیاتر نەبێت. ئەوانی تر بە سیستمی پێشبڕکێ لە بەشەکانی زانستە ئیسلامیەکان وەکو لە خاڵەکانی پێشتر باسمان کرد بە مەرجی چاوپێکەوتن و تاقیکردنەوە وەردەگیرێن بە مەرجێک کۆنمرەیان لە 160 کەمتر نەبێت. بە کۆی گشتی تا ئێستا ئەوەی باسمان کردووە لە بەرگەی پێنجەمە ئەو حاڵەتە ئاساییانێک کە قوتابی خوێندکار ئەتوانێت پێشکەشی بکات 160 ناوێت کەمتر بە کۆنمرەیان. بۆیە هەوڵی خۆتان بدەن، جست و چالاک بن، هەوڵدەن کۆنمرەکانتان لەسەر 60ەوە بێ بۆ ئەوەی بە ئاسانی درێژە بە خوێندنەکانتان بدەن. ئێستاش دەچینە خاڵی پێنجەم و وردەکاریەکانی ئەو باسەکەین. لە کاتی پێشبڕکێدا ڕەچاوی نمرە دەکرێت بە ڕێژەی 160 نمرە لەسەر کۆنمرەکەی دەبێت و ڕێژەی 140 نمرە لەسەر لێهاتووی توانستی داواکار دەبێت بە مەرجێک نمرەی لێهاتووی توانستی لە 120 نمرە کەمتر نەبێت. لەم خاڵەیانە زۆر گرینگە بە وردی لی تێب چۆن ئەو بە ڕێزانی ئەسنە تاقیکردنەوە و چاوپێکەوتنەوە نمرەی خۆیان هەیە، نمرەیەکی تایبەتیان هەیە لەسەر ئەو بابەتانە بە شێوازێک 160 لەسەر ئەو کۆنمرەیە کە بە ڕێزت وەریەگری 140 لەسەر ئەو چاوپێکەوتن و تاقیکردنەوەیە کە لەگەلی ژنەکەیە ئەیکەیت. ئەلێرەیە گرینگە لە نیوە زیاتر بێنی لەو تاقیکردنەوەی توانست و چاوپێکەوتنەیە کە لەگەل لیژنەکە ئەیکەیت بە شێوازێک لە نیوە زیاتر بێ نمرەکەت. جا ئەگەر ئێمە جددی و هیلاک بە ماندوو بە تەماتە ژوازمان لێ نایێنێت 2000 تەماتە کۆرە گرین دا بە هەزار بە منتی ڤیدۆکەی لە من تێکدا بێدەنگ بووی شاءالله بێدەنگە بێ. 1 hour later ئەو چاوپێکەوتنی کە ئەیکەیت 40 دەرەجە واتە لە 140 لەسەرە. ئەگەر بێت و توانایەکی باشت هەبێت بە شێوەیەکی ڕێکپێک کارەکانت بکەیت توانیت چاوپێکەوتنەکەت بە شێوازێکی باش بکەیت ئەو کاتە نمرەیەکی بەرز بەدەست بێنیت باشترین شتە بۆ تۆ بۆی بتوانیت لەو بەشە لەو شوێنە وەربگیری. ئێمەش کاتێکە ئەمانەوێ بخوێنینەوە پێویستە گرنگی بە خۆمان بدەین ئەگەر بە هەر هۆکارێک نەمانتوانی بێت لە پەیمانگە و لە ئامادەیەکەمانە نمرەیەکی باش بەدەست بێنین لانی کەم لێرەیە خۆمان ماندوو بکەین و لەو 40 دەرەجەیە بابای ناجح بوون نەبێت با نەڵین 150 گرینگەوەیە پاس بین لە چاپێکەوتنە نا هەڵدە چل لە چلبێنی بە ئەوەنە پێرفێکت و پێشکەوتوو بیت ئەوەنە بەتوانابیت تاوەکو مامۆستاکان سەرسان بن پێ ئیشت بەوە نەبێت کە شتی دیکە بکەیت بۆیە هەوڵی خۆت بدە و خۆت ماندوو بکە. کۆتا خاڵی وەرگرتنی قوتابیانی بەشی خوێندنی ئیسلامی کە خاڵی شەشەمە ئەڵێت وەرگرتن لە بەشەکانی کۆلێژی زانستە ئیسلامیەکان بە سیستمی پارالێل دەرچوانی ئامادەی ئیسلامیەکان مافی پێشکەشکردنیان هەیە بۆ بەشەکانی کۆلێژی زانستە ئیسلامیەکان لە هەر زانکۆیەکی هەرێم بە پێی ڕێنمایەکانی سیستمی پارالێل سەبارەت بە دەرچوانی پەیمانگە دەبێت کۆنمرەی پەیمانگەیە لە 160 کەمتر نەبێت بۆ دەرچوانی ئامادەیش 155 کەمتر نەبێت. گەیشتنە خاڵی کۆتایی و قورگشمان خەریکە وشکە بێت. لایک و کۆمنتی ئێوە ماندوێتی ئێمە حەسێنێتەوە سەبسکرایبی کەناڵەکەی لە یاد نەچێت. لە خاڵی شەشەم باسی وەرگرتن لە بەشەکانی کۆلێژی زانستە ئیسلامیەکانەکات بە سیستمی پارالێل هەڵبەتە دەرچوانی ئامادەی ئیسلامیەکان مافی پێشکەشکردنیانە بێت بۆ بەشەکانی کۆلێژی زانستە ئیسلامیەکان بەگشتی لە هەر زانکۆیەکی هەرێم بێت بە پێی ڕێنمایەکانی سیستمی پارالێل سەبارەت بە دەرچوانی پەیمانگە دەبێت کۆنمرەی لە 160 کەمتر نەبێت و خوێندنی ئامادەیش بۆ دەرچوانی ئامادەیش 155 کەمتر نەبێت. هەڵبەتە لە هەرێمی کوردستاندا پەیمانگەی ئیسلامیمان هەیە و ئامادەی ئیسلامیمان هەیە.
پەیمانگەی ئیسلامی 2 ساڵ ئەخوێنن ئامادەی ئیسلامی 5 ساڵ ئەخوێنن جیاوازەکان لە بابەتانەیە بۆ زانیاری ئێوەی بەڕێز دەبێت وریای ئەو حاڵەتانە بن کە مەبەست لە پەیمانگە چییە و ئامادەی چییە بڕگەی پێنجەم لێرە کۆتایی هات لایک و کۆمنت و سبسکرایبتان لە فکر نەچێت بۆ بەردەوامی ئێمە لایک و سبسکرایبمان بکەن کۆمنتمان بۆ بنێرن گەر هەر ناحاڵی بوونێک ناڕوونیەک هەبوو لەم بابەتانە کە ئێمە باسمان کرد ئەوە بە کۆمنت بۆمان بنێرن تا ڕوونکردنەوەی زیاتر و بەرچاوڕوونی زیاترتان پێ بدەین لە کۆتایی ڤیدیۆکەمانە 2 ڤیدیۆ بۆ ئێوەی بەڕێز پێشنیارەکەین تاوەکو ئێوەش بینەری بن و ئەگەر زانیتان کەسانێکن سوود لەم ڤیدیۆیانە ئەبینن ئاگاداریان بکەنەوە شێری بکەن بۆیان بنێن تاوەکو ئەوانیش سودمەند بن لێ بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک با مۆتۆرە تێپەڕێ بەزمە دیسان مەخەوە کورە بە قورعانەوە کەمەبانتە نەخەوی واز نبینا قسەی خۆت بە خەبەرم نەخەوی ئەوە نەت پێڵە کەیف خۆتە